نزیک دەبینەوە لەسەری ساڵێک لە تەمەنمان ڕۆشت و ساڵێک لە مردن نزیک بووینەوە. پارەکە ئەم کاتە ساڵێک تەمەنمان زیاتر بوو، ساڵێک زیاتر لە مردن دوور بووین. بەڵام ئێستا ساڵێک تەمەنمان ڕۆشت. بەڵام لەگەڵ ئەوەدا کە ساڵێک تەمەنمان ڕۆشت و ساڵێک لە مردن نزیک بووینەوە، هەندێکمان هەڵدەپەڕین، هەندێکمان ئاهەنگ دەگێڕین، هەندێکمان گۆرانی دەڵێن و گوێ لە گۆرانی دەگرین و بەشداری جەژنێک دەکەین، جەژنی ئەوانەی کە دەڵێن خوا لەدایک بووە یا کوڕی خوا لەدایک بووە، نەعوذ بالله. عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە هاتە قسە لە قورئانی پیرۆزا باس کراوە، یەکەم شتێ فەرمی قال ئینی عەبد الله، فەرمی من عەبدی خوام، نەیفەرموو من خوام، نەیفەرموو من شەریکی خوام. بەداخەوە لە مردن نزیک دەبینەوە، تەمەنمان ڕۆی، بەڵام لەگەڵەوەدا ئێمە بەشداری جەژنێک دەکەین کە دەڵێن خوا لەدایک بووە یا کوڕی خوا لەدایک بووە. شەرمەزاریە بۆ ئێمە. ئەوان لە جەژنی قوربانە هاتن وەکو ئێمە حەیوان سەر بڕن، ئەوان بەشداری جەژنەکانی ئێمەیان کرد، نەخێر، بەس تەنها ئێمەین ئەوەندە نەفامین. بۆیە ئاگاداری خۆمان بین. والله پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەوەی من دەیزانم دەربارەی قەبر و قیامەت ئەگەر ئێوە بیزانن کەم پێ دەکەنن، زۆر دەگرین. چ جای تۆ بڕۆی حەفلە بکەیت و هەڵپەڕی گەنجی خۆشەویست، ئەگەر لەو شوێنە مردی، لەو ئاهەنگەدا مردی، تۆ ئاخر خێر نیت. مسلمانی مەڵێ من نیەتم پاکە، نیەت نایخوا، کردەوەکەت ئەوەی کە خوا لەسەر من و تۆیە نووسێ، قسەکان و کردەوەکانمانە، تۆ بە کردەوە ڕۆشتی، تەواو ماڵە لەسەرت. نیەتت چییە؟ نیەتت حەجە عومرەیە، تاوانە چییە و خۆ دەزانی. گرنگ ئەوەیە کارەکەت هەڵەیە، کارەکەت تاوانە. لە خوا بترسن، تەقوای خوا بکەن.